ئەمڕۆ من لە گوندی گورگێرەوە لەگەڵتانم سەحر بەردەوام لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ باس لە پتەوکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانەکە. اینجا ئەمڕۆ من لەم گوندە خۆشەویستەوە لەگەڵتانم با بزانم جەژن لێرە چۆنچۆنی بەڕێەکەن. سڵاوتان لێبێت و جەژنتان پیرۆز بێت. جەژنتان پیرۆز بێت. ئێستا لەگەڵ خۆیان گفتوگۆ ئەەکەم سەحر بۆ ئەوەی کە کەمێک باس لەوە بکەم کە جەژن لە لای ئەمان ئەو شەوق و ڕەنگەی کە هاوشێوەی جاران هەبوو ئەدی مناڵە جوانەکان ڕێگەی من بکەن دەستان خۆش بێ بە هەمان شێوە لە ئێستاشا هەر ئەم شەوقەی ماوە ئەو تەوی و تونند و تۆڵەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کە هاوشێوەی ساڵانی ڕابردوو هەبوو لە نێو خزم و کەسوکار بۆ جەژنە پیرۆزەکردن گردن ئازایی با بزانین ئەمڕۆ لەم گوندە جوانەوە بە چ شێوازێک بەڕێوە ئەچێجا بۆ ئەوەی کە باسێک لەم بابەتانم کەم ئەچمە لای هاوڵاتیانی ئەم گوندە خۆشەویستە فەرموو کاک شێخ سالار ئەگەر فەرموویتە لای ئێمە بۆ ئەوەی باسێک لە جەژنی ئەمڕۆمان بکەین. سەرەتا جەژنە لێ پیرۆز بێ کاک شێخ سالار. بیشتان پیرۆز بێ بە خەراتتانەکەین و پیرۆز بێ لە هەموو گەلی کوردستان بە تایبەتی ئەوەش کە عەزێتان کێشاوە. زۆر سپاس دەکەم. جا کاک شێخ سالار ئەگەر کەمێک ڕووکەیتە کامەرەکە زۆر سپاس دەکەم. ئەگەر سەرەتا باسێکمان لە گوندی گورگێر بۆ بکەی با بزانین ئەم گوندە ژمارەی ماڵەکانی چەندێکە زیاتر بەچیەوە سەرقاڵن ئەو بابەتانەی کە ڕۆژانە خۆتانی پێوە سەرقاڵەکەن زیاتر ئاژەڵداریە یاخود باغداریە ئەگەر کەمێک باسمان لە گوندەکە بۆ بکەی سەر زیاتر ئێمە کاتی خۆی سەرقاڵی کاری زراعی بوون و بە تایبەتی تووتنێکی زۆری تیا کراوە ئێرا و ئاژەڵداریشی تیا کراوە بەڵام ئێستا بەهۆیەوە کە خەڵک زۆر تااقەتی نەماوە لە ئاژەڵداری و تا حدێکیش زراعەتیش کەم بۆ ئاو نییە و حکوومەتیشی چاوکاریی خەڵک ناکا بەڕاستی لەو ناحیانەوە لەبەرەوە تر هەر کەسە بە شتێکی بەسیتەوە مەشغوڵەوە تر هیوا هەیە معاشی هیوا هەیە موازەفەوە هیوا هەیە فەلاحەوە هیوا هەیە ئاژەڵداری و تر کەسە بە پێی شوکاری خۆیان خەریک. زۆر باشە. جا کاک شێخ سالار لێرە جەژن ئەو پچەوی پەیوەندیە کۆمەڵایەتیانن کە لە ساڵانی ڕابردووە هەبوو لە ئێستاشا هەر بەرچاوە لە ئێستا ئەبینرێ ئەگەر ئێوە باسێک لە نێو خودی دەکەی خۆتمان بۆ بکەیت کە جەژنێت چۆنچۆنی جەژنەکەتان بەڕێەکەن. واللهی خۆی بە عام ئەمڕۆ ئەگەر تەماشای عام بکەین ئەو کۆمەڵایەتیە نەماوە ئەو خۆشەویستیە نەماوە لەناو خەڵکا کە بڵێن وەڵا وەکو جارانە گەڕان کاتی خۆی کەیان گۆ ئەمڕۆ جەژنە خواخوا مابوو بەیانی زوو هەڵسین و جەژن بێ و بگەڕێن و ئاماڵەکان بەسەرکەنەوە جەژنە پیرۆزە لە یەکتریکەین و هەموو وەکو خوشک و برا لە دەیەکا دانیشت بووین بەڵام بەداخەوە ئێستا بەهۆی موبایل و ئەم تەکنۆلۆژیا پێشکەوتنەوەمانە تۆزێک شتەکە بەس بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ هەر قەرەباڵغێکیش لە نێو دەکەی ئێوە ئەبینم یعنی تا ڕادەیەکی باش هەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەردەوامە یعنی کاک شێخ سالار چکە ڕەنگە لە زۆربەی شوێنەکانی ترە هەر بە کورتەنامەیەک پیرۆزبایەکان لە یەکتر بکرێت. بەڵێ ڕاستە ئێمە تا حدێک زۆر باشین لەخوا بەزیا بێچێتێکی زۆر تەواومانتیایە هەموو کەس و کار و خزمی یەکترین تێکەڵین لە هەموو ناحەیەک و لە ژن ژنخوازیەوە لە ئامۆزا و لە پورزای و لە خاڵۆزایەوەمانەوە و ئەوەشی کە لە سروری گوندی گورگێرا بێ ئەمە هەر بە گورگێری دانین و بەڕێزیشتان کە ئێستا هاتوونەتە ئەم دێ و حسابی گورگێریتان بۆ. زۆر سپاستانەکەین گەورەی خۆتانە کاک شێخ سالار. زۆر سپاس دەکەم ئەگەر کەسێکی ترتان با لە خاتونەکانشەوە دەستێ بکەین. خاتونگیان سڵاو لێبێت و ئەم کاتۆ باش ئەگەر هەر بێتە لای من بۆ ئەوەی کە لە کامەرەکەشەوە دەرکەوی دەستەکانە خۆش بێ جەژنە تۆ پیرۆزە بە ساقە و خێر بێ ناخۆ سەر. زۆر سپاس دەکەم. خاتون ئەگەر باسێکی ئەم بەیانیان بۆ بکەی ئەم بەیانە چۆنچۆنی ئێوە جەژنەکەتان دەست پێکرد لە سەعات چەندەوە بەخەبەرن ئێوە؟ لە سەعات چوارەوەی تر هەستاین و بەخۆشیە و ئەیتە چێشتونانمان کردووە و میوانمان بەڕێک. چیتان حازر کرد بۆ ئەم بەیانە؟ خوانێ بڕێ ئەوەی خوای گەورەی یاوێتی خەیسیمان لێناوە فاسۆلیامان لێناوە ئیتر گۆرسی مریشی بۆ گۆشتی حیوان بۆ خوانێ بڕێیاخوا. باشە. جا خاتون لە باڵەکەتانە خێزانەکەتان گەورەیە تەواوی خێزانەکەتان ئامادە ئەبێت لەسەر ئەو سفرەیە کە ئێوە بەیانیان دایەخن بۆی نانی بەیانی بەیەکەوە بخۆن؟ ئەمانم مناڵمانەیە لە سلێمانی خوانێ بڕێمووی هاتوونەتەوە بۆ دەوری ئێمە و ئێمە هەر خۆمان هەر پیاوەژنەکە ماوینەتەوە لەسەر ماڵ کاتە ئێستا مناڵەکانیشە هاتوونەتەوە لەگەڵتان جەژن شماتنەوە بەڵێ. زۆر باشە دەستەکانە خۆش بێ ئەگەر ئەم جەژنە پیرۆز بێ جەژنە پیرۆز بێ لێوەش ئەم جەژنە چۆنچۆنی خۆتان ئامادە کرد خەوان ئامادە کرد بە خۆشی و چێشمانمان دروست کردووە و
سەردانکردن خاتونگیان لە کێکەوە لای ئێوە دەست پێکا لە دوای نانخواردنی بەیانی ئیتر ئێوە چی ئەکەن یعنی چۆنی خۆتان سەرقاڵەکەن لە جەژنەکە ناخواردنی بەیانی ئیتر پیاوانە گەڕێ و ژنانە گەڕێ و ئیتر بەخۆشی جەژنە پیرۆزەکەن ئێوە ئەچنە ماڵەکان یەک کۆکەنەوە بۆ ئەوەی بەیەکەوە بگەڕێن لەگەڵ خاتونەکان بەڵێ بەیەکەوە گەڕێنی بەر و دراوسم و کەس و خزم و زۆر باشە سەررجەم خێزانەکەتان مناڵەکانە ئامادە بوون لەسەر ئەو سفرەیە کە نانی بانی بێکەوە ئەوەڵا هەموو بێکەوە منی ناڵەکان می هاتوونەوە دەورم باشە ینی ناڵێن درەنە خەبەرم نابێتەوە چکە ڕەنگە بە داخەوە لە ئێستایا لە ناو شارەکانە ئەمە زۆر ببیندێ نانی بەیانی دواخراوە خراوەتە کاتی نیۆڕۆ لای ئێوە بە هەماش لە جژنە هەمیان هەڵسێن لە جژنە هەمی هەڵسن بە بێنسە سفرا میوانێ ئەگەڕێن دەستەکانە خۆش بەدایکیان ئەگەر تۆش بفەرمووی تەلام بۆ ئەوەی فەرموو دایگیان جەژنەکە و لێ پیرۆز بێ بارێکێکا لە هەموو لایە زۆر سپاس دەکەم دایگیان تۆ چی کرد ئەم بەیانی ئەگەر باسێکی خۆت مامە لێ بڕە سام لە سەعاستی و نیوە خەریکی نان و چێش بووم و چێشتم لێ ناوە نان وشتم حازر کردووە بۆ مناڵ و خوانی بڕ مناڵەکانمان لەگەڵە و زۆر باشە ئەو مناڵانەتان کە هاوسەرگیریان کردووە دەست بەجێ باش دا تۆ تەلەفۆنیان بۆ ئەەکەی کۆیان ئەەکەیتەوە ئەڵی جەژن لە لای یەک ئەەکەین یاخود مناڵەکانی خۆیان هەر هێندە بە پەرۆشن بێوەی بن خۆیانیان ئەمریان درێژ بێ یاخوا بێوەی بن زۆر باشە باش بۆ کەم ئەوان تەلەفۆن بۆ منەکەن و زۆر باشە خاتونگە ئەنجا ئامادەکاریەکان لە پێش جەژنە خاتونەکان زۆر هیلاکەکە با بزانم تەنها بۆ چێشتی جەژنەکەیان بۆ لای تۆ مناڵەکان یاخود لە ئامادەکردن و ماڵپاکردنەوەکە یارمەتی یان بێوەی بن هەروەڵا لە هەموویایەن بێوەی بین دەستەکانە خۆش بێ دایگیان خۆش بێ ئەمە کەمێکیش لە مناڵەکان بجوێنم چونکە بەڕاستی کۆمەڵی مناڵی زۆری لێ ئێرە هەمویان بەجلی ڕەنگا و ڕەنگەوە هاوشێوی مناڵی خۆمان بیرەکەوێتەوە کە چەنە دڵمان بە جەژن خۆش بوو ئێستا چمە لایەن سڵاو لێ بێ ناو چییە؟ ئانیا ئانیا جەژن خۆشە؟ بەڵێ ئەم بەیانی چی کرد ئانیا بۆم باسکە وەڵام بەیانی هەستام نانم خوار خۆم گۆڕیتر ئەمان شاتم بەشم ناچین گەڕای باشەمە جلی تازەی جەژنە کڕیوتە؟ بەڵێ دڵە خۆشە بەجلەکانە؟ شەو لە لای خۆتەوە داد نابوو بۆ ئەوی حەسکی بەیانی کە ئەستای لە بەریکەی؟ بەڵێ زۆر باشە با ئەم خاتونی ئەم وەرە بی بگیاوەرە ئێرەوە لای منەوە ئافرین چۆنی؟ باشم ناو چییە؟ ڕویا ڕویا؟ بەڵێ ڕویا جژن خۆشە بەلاتەوە؟ بەڵێ چی ئەەکەی ئەمڕۆ لە جژنە بەیانی دوای ئەوەی کەنانە خوارد چی کردەوە؟ ساعت چوار خەبەرم بۆ تۆوانە لە چوارەوە هەستاوی ڕویا؟ بەڵێ ئەیافری چوارەوە هەستام لە خۆ دێکم بۆکم خەبەر کردەوە نانم خواردووە خۆم گۆڕیوە منکاتم کردووە مکیاجی شکردووە؟ بەڵێ باشە اینجا ڕۆشتین بە دوایە ئەم ئەنیایە لەوێ باش هاتین بۆ گەڕا باشە تۆ حەز بە جەژنەکەی حەزەکەی جەژن بێت؟ بەڵێ بۆچی حەزەکەی جەژن بێت؟ ڕای لەبەرەوەی نەقولکۆکەیت لەبەر نقل کۆکردنەوە؟ بەڵێ ئەی نقلی باشە کۆ کردوێتەوە ئێستا؟ بەڵێ باشە وەرە خەپەگیا وەرە ئێرە تۆش ناو چی بوو؟ لیناس لیناس وەرە سەری کامەرەکەش کە بۆم بۆ ئاوا سریکە لیناس جەژن خۆشە بەلای تۆشەوە؟ بەڵێ چی کرد ئەم جەژنە لەگەڵ ڕەفیقەکانی یاری کرد؟ بەڵێ یاری چیتان کرد زۆرتر لە جەژنا ئێوە یاری چی ئەەکەن؟ یاری چاوشار چاوشارکێ؟ ئەی نقلتان کۆ کردەوە؟ بەڵێ تۆش حەزە لە نقڵە؟ بەڵێ ئەزە بێ ئاگاداری دانەکانتان بن ئۆکەی ڕاستە جەژنە هەستان لە شیرینی هەیە هەستان لە نقل هەیە بە زۆرە بێ ئاگاتان لە دانەکانیشتان بێوانە؟ بەڵێ زۆر باشە کۆ خاتوو نمەگیانوەرە با قسێکیش لەگەڵ تۆ بکەم چۆنی نمەگیان باشم لە بەیانی لە سەعات چۆنەوە هەستاوی وڵا سەعات نازانم ئەبێ سەعات باشە نانی بەیانی خوارد لەگەڵ دایک و باوکێ بەڵێ حەز بە جەژنەکەی تۆ بەڵێ لەبەرەوەی خۆشە ئەم جلە جوانانە کێ بۆی کڕێوی جلەکانە زۆر جوانە باسێکم بۆکەی نانکەم
دەستە خۆش بێ زۆر سپاس دەکەم طبعاً ئەوەی کە زۆر گرنگە لێرە ئەوەیە کە خاتوونەکان بەدەر لەوەی کە گرنگی بە نانی بەیانی و بە میوانەکانیشیانەدەن گرنگیەکی زۆرشیان بە مناڵەکان داوە هەمویان مناڵەکانیان بە شێوازێکی زۆر جوان گۆڕیوە جنوبەرگی جوانیان لەبەر کردوون مناڵەکان هێندە دڵیان خۆشە بە جەژنەکە ڕەنگە هەنێکیان لە چاو تەمەنەکەشیانە کە مناڵن ئەوەنە دڵیان خۆشە باس لەواکەن کە کەمێکیش مەکیاجیان کردووە بۆ جەژنەکە جا ئێستا ئەچینە لای کاک جەمال ئەگەر بفەرموویتە لای ئێمە کاک جەمال جەژن لە پیرۆز زۆر سپاس دەکەم کاک جەمال پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەم گوندەی ئێوە ئەگەر باسێکم بۆ بکەیت چۆنیە ئێمە زۆربەی کات باس لەوە ئەکەین کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەداخەوە لە ناو شارەکانە ڕەنگە زۆر پتەویەکەی نەمابێ لەلای ئەم ئاوایی ئێوە چۆنیە بڵێ سپاسانەکەم خێنم بۆ گوندەکەمان تشتان پیرۆز بێت پەیوەندی کۆمەڵایەتیەکان لای ئێمە بەڕاستی لەگەڵ سلێمانیە بڵێن زۆری فەرقە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لێرە تا ڕادەیەکی باش ماوە یعنی هاتوو چووماوە سەردان ماوە ڕەنگە لە شوێنەکانی تروانەیە بەس لەم گوندی ئێمە هەر لەوە تا ئاخر چۆن بۆ ئێسش هەر بۆ بەردەوام بۆ شێوەیە هەرماوە هەر لە یەکەم ڕۆژی جەژنا ئەم هامشۆی یەککردن و پیرۆزباییکردن لە یەکەیە یاخود لە سێ ڕۆژەکەی تریشە بە هەمان شێوە هەر ئەبیندێ خۆی یەکەم ڕۆژ عادەتەن لێرە خەڵکی دێگە خۆی بە عام سەردان یەکتریەکەن ئەنجا بۆ یەکەم و دووەم و سێهەم ئێماچین بۆ دەگای دەوەرمان ئەوانەیە بۆ ئێرە یەکەم ڕۆژماندانا بڵێ بۆ ناو خۆمان دەگەی خۆمان بەڵام بۆ یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ و سێم ڕۆژ خەڵکی دەروەیە بۆ ئێرە شارمانین بۆ ئێرە ئێماچین بۆ لای ئەوان پەیوەندی کۆمەڵایەتیەکەمان ئەو بۆ شێوەمەوە واتە بە خۆشحاڵیەوە بەدەر لە پەیوەندی کۆمەڵایەتەکە کە لە نێو لادێکی خۆتانە هەیە لەگەڵ ئەو دانەی دەوروبەریشتانە بە هەمان شێوە پەیوەندیتان گەرم و گوڕایەوە زۆر زۆر باشە تەنها لە جژنا هامشۆی یەکەکەن سەردانیەکەکەن نەخێر هەموو کاتەکان ئێمە هاتوچوویەکەین و سەردانیەکەین و چنە ماڵان و ینی شەوانی زستان و پاییز بەردەوام شەوانە لە شەوی لە ماڵێکی بەڵێ هاوە زۆر باشە کاک جەمال ئەمە بزانم لە ڕۆژەکانی جەژنا کاروبارەکانی ناودێ ئەوەستێت یعنی تەنها بە خۆ ئامادەکردن بۆ جەژنەوە سەرقاڵن یاخود کاروبارەکان ناوەست ڕێمەگەوێت زۆر شتێکی زۆر زەروری بێژنا ئەوەی کە بۆ جەژن هەموو شتەکان وەلاوانێن پەیوەندی بە جەژن ینی ئەو جەژنە بەخۆشی بەسەر بەر ینی ئیشەکان تۆزی وەلا ئەنێن و لەبەر ئەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی زیاتر مێنێ زۆر باشە جا لە پێشتر لە کاکسالارم پرسی وتم بەچێوە سەرقاڵن وتی باغداری شەکەین و هەنێک ئیشی وڵاخیش ئەکەن بەخێوی ئەەکەن زیاتر ئێوە لە مەڕووماڵات بەخێوەکەن یاخود ڕەشە وڵاخە وڵی پێشترێمە حوانی وردەمان هەبوو بەڵام ئێستا بەس ڕەشە وڵاخە زیاتر ڕەشە وڵاخ بەخێوکن لێرە زۆر باشە لە باغداریەکە زۆرتر لەم ناوچەی ئێوە چی ئەڕوێت ئەو میوانە یاخود ئەو بەرهەمانەی کە لێرە گونجاوە بۆ ئەوەی لەگەڵ کەش و هەواکەیە بگونجێ و ئێوە کاری لەسەرەکەن زیاتر چی بە سەرەکی بڵێن بە هەڵوژێ و مێ و بە زۆری و دوشتەیە هەڵوژۆ مێ و قەیسیتان هەیە قەیسی هەیە بە کەمی ینی ئەوە نییە بڵێ بۆ بازارمەکە زۆر بە کەمیێژە وەکو هەڵوژە و ئەمانی کەش لە ڕێگەکانە کەی باخێکی زۆری قەیسی ئەبێندە لەم ناوەیە ئەخر هەیە بەڵام بە ڕێژەیەک و میوەکە نیە بڵێن کە خەڵک ئیتیمامی کە خەدە سەر بۆ بژێویشیان زیاتر مێ و هەڵوژە و ئەو شتانەیە زۆر باشە دەستەکان خۆش بێ کاک جەمالجا ئاماژەیان بۆ کرد کە لێرە وڵاخیش بەخێوەکەن چمۆ لای خاتوونەکان با بزانم ئەو بەرهەمانەی کە لە شیری وڵاخەکان بەرهەمی ئێن بە شێوازێکی گشتی خوان نەچیا بینەوە پورگیان ئێوە وڵاختان هەیە لە ماڵ بەڵێ زیاتر بەرهەمەکانی کە بەرهەمی ئێن لە شیری وڵاخەکان زیاتر خۆی لە چیا بینێت وڵا ئیتر ئەیکەین بە ماسۆیکەین بۆ دوو کەرەی لێ دروست دەکەین و پەنیری لێ دروست دەکەین و خۆتان دروستی ئەەکەن ئەمە بڵێ زۆرتر زیاتر حەزەکەن کامیان دروستکەن زۆرتر پێویستەکە لەسەر سفرەکەی ئێوە خۆتان خواز لەسەر کامیان وڵاهەیە دوو دۆکە بێ مەشکەشتان هەیە بە دڵنیە هەمانە مشکی کارەبایی بڵێ بۆچی مەشکە چەرمە کۆنەکە بەکار ناهێنە ئیتر ئێستا نابێ لەوا بیژین لەوانێ نێخۆنەوە تامی دۆکەی فەرقی هەیە پورە وڵی چەرمەکە تامیان خۆشترا هی چەرمەکە خۆش بوو یا میستریەکە و اینجا بەس ئێستا گەنجی ئێستا دوی ئەوە ناخواتەوانی ئێوە نییە بەداخەوە چونکە تامێکی زۆر بە چێژی هەبووە من خۆم دۆی ئەو مەشکە چەرمانم خواردووە تامێکی زۆر بە چێژیە بووە ئێوەش بە هەمان شێوە ئەرۆڵە هەمان بەرەمەریە مژاوات ماست و دۆ و کەشک و پەنیر و
زۆر باشە دەستەکانتان خۆش بێ من ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵ ئێوە بووم بە شێوازێکی ڕاستەوخۆ دووبارە جژنە پیرۆزەتان لە یەکەم ئومێد دەکەم هەموو ڕۆژێکتان جژن و خۆشی بێت ئێستا گەڕێمەوە زۆر سپاستانەکەم دەستان خۆش بێ دەستان خۆش بێ و ئەتوان بڕۆن و بەلای کارەکانتان زۆر سپاستانەکەین پورێگیان دەستەکانتان خۆش بێت